ناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. تەندروستی خۆراک لە هەرێمی کوردستان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. لە ئێستادا خواردنگە و چێشتخانە و مارکێت و دەستگێڕەکان بوونەتە بەشێکی سەرەکی بۆ فرۆشتنی بەرەمەکانیان بە هاوڵاتیان و قەرەباڵغترین شوێنن کە هاوڵاتیان تێیاندا ژەمە خواردنی خۆیانی تێدا دەست دەخەن و لیژنەکانی تەندروستی و پشکنینیش سەرەڕای چاودێری و گەڕانی بەردەوامیان بۆ نەهێشتنی سەرپێچیەکان هۆشیاریش دەدەنە خەڵکی و هاوڵاتیان لە دوورکەوتنەوە و بەکارنهێنانی ئەم خواردنانە. لەگەڵ ئەوەشدا ساڵانە بەپێی راپۆرتی لیژنەکان چەندین سەرپێچی گەورەی بواری خواردن و خزمەتگوزاریەکان تۆمار دەکرێت و ساڵانە و ڕۆژانەش گوێبیستی ئەوە دەبین کە سەدان و هەزاران کیلۆ زیاتر مادە و خواردن و پێداویستی ڕۆژانەی بەسەرچوو دەستی بەسەردا گیراوە. ئەمە لە کاتێکدایە کە ئەگەر دەستی بەسەردا نەگیرایە دەبووە خۆراک و پڕکەرەوەی پێداویستیەکانی هاوڵاتیان. لە کاتێکدا هاوڵاتی هەرێمی کوردستان مافی ئەوەی هەیە کە ژیانی و خۆراکی پارێزراو بێت و هیچ نەبێ نەهێڕێ بە پارەی خۆی ژەهر خواردوو بکە لە ڕێی خۆراکی پیس و بەسەر چووەوە. لەم بەرنامەیەدا باز لە کار و چالاکیەکانی لیژنەی چاودێری و پشکنینی تەندروستی دەکەین و باز لە جۆری ئەو سەرپێچیانە دەکەین کە لەلایەن خاوەن خواردنگاکانەوە ئەنجام دەدرێت و جۆری ئەو سزایانە دەخەینە ڕوو کە لەلایەن ئەم لیژنەیەوە بۆ ئەو سەرپێچیانە دیاری کراوە. دەپرسین تەندروستی خۆراک چییە و بەچی دەستەبەر دەبێت؟ هۆکاری چییە زۆربەی خاوەن خواردنگەکان بەبێ ڕەچاوکردنی هەستی مرۆڤەکان هانا بۆ سەرپێچی و کەمتەرخەمی دەبن؟ جۆری ئەو سەرپێچیانەی کە لەلایەن لیژنەکانی تەندروستیەوە تۆمار کراون کامانن و چ جۆرێکن؟ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەوە لە ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز میوانداری زۆر بەڕێز کاک لەشکر حەمید سەرپەرشتیاری لیژنەکانی تەندروستی سلێمانیم کردووە و پاژناوبڕێک دینەوەلاتەن. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. بەڕێز کاک لەشکر حەمید زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باسوخواز. زۆر سپاس بۆ بەڕێستان بۆم بەسەرکردنەوەی. زۆر سپاس. سەرەتا پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەین بزانین تەندروستی خۆراک چییە و بە چ شتێک دەگوترێت تەندروستی خۆراک؟ بە شێوەیەکی گشتی ئێمە تەندروستی و خۆراکە نەک تەندروستی خۆراک بەس ئەگەر باسی تەندروستی خۆراکەین بریتە لە پاراستنی خۆراک لە پلەی گەرمی پێویستە و بۆ بەرهێنانی بە شێوازێکی تەندروست و ئامادەکردنی بە شێوازێکی تەندروست وە ئەو کەسانەی مامەڵی لەگەڵاکەن کەسەکان کەسی تەندروست بن و لە شوێنی تەندروست ئامادە بکرێت. یعنی بە گشتی بە شێوەیەکی گشتی تەندروستی خۆراک بریتە لە سەلامەتی خۆراک ئەو خۆراکە تا چەند سەلامەت و تا چەند سەلامەت نییە. بەڵێ زیاتر مەبەستی من ئەوەیە کە بزانین چ خۆراکێک خاوەن تەندروستیەکی باشە کە بۆ منە لە بازاڕ و مارکێت و شوێنە گشتیەکانە بە هاوڵاتیان دەفرۆشرێ. ئەم تەندروستی خۆراکە یان بۆ منە خۆراکێکی تەندروست کامەیە کە ئێوە بۆ منەوەک خۆتان ناسی بێتتان و خەڵکیش ئیسیفادەی لێ بکە؟ ئەتوانم ئەو ڕوونکەمەوە خۆراکی تەندروست ئەو خۆراکە تازەکان یانی ئەو خۆراکانی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ بەکارێت و معاملەی لەگەڵا ناکرێت یعنی بۆنە خواردنێکی فرێشی بێڵێن ئەوانە بە شێوەیەکی تەندروست بەرهەم دێنرێت و لەژێر چاودێری و هەروە موادی کیمیا و شێوازی بەخێوکردن و ئامادەکردنەکەی شێوازێکی ڕێگەپێدرا و گونجاوە. بەڵام بە شێوەی گشتی ئەو خۆراکانەی کە ئامادەکرێت ئەگەر لە بە شێوەیەکی ڕێک و پێک ئامادە بکرێت و بە شێوەیەک بە پێی ستانداردی تەندروستی خۆراک مامەڵی لەگەڵا بکرێت هەم لە ڕووی پلەی گەرمی و هەم لە پلەی کوڵان و ئامادەکردن و هەڵگرتن و خەزنکردن و گواستنەوە ئەو خۆراکە خۆراکی تەندروستە. بەڵێ کاک لەشکر ئێمە کە باز لە تەندروستی خۆراک دەکەین یان بۆ منە کە دەڵێن ئەمنیەتی خۆراک مەبەستمان لە چییە؟ ینی ئەمانەوێت چی بە هاوڵاتیان یا بە بینەرانی خۆمان بڵێن؟ بەنسبەت ئاسایشی خۆراکەوە زۆر گرنگە هەر وڵاتێک ئاسایشی خۆراکیتیانە بێ پێم وایە ئاسایشی تریشی تیا دەستەبەر نابێت لەبەرەوەی پێوەستن بێکەوە خەڵک کە برسی بوو هەنا بە هەموو شتێکە بە زۆر گرنگە ئاسایشی خۆراک گرنگی پێ بدرێ. ئاسایش خۆراک ئەوەیە ئەو بەرهەمە لە کێڵگەوە تاکو بەرهەم دەهێنرێت و تاکو لە بەرهەمێنەرەوە تاکو کاتە دەستی بەکارهێنەر یعنی بۆنە زۆر گرنگە سا لە کوردستان بڕی ئەو خۆراکەی کە لە بازاڕەکانە هەیە ڕاستەخۆ لە ناو کوردستانە بەرهەم بێت نەکو زۆربەی زۆری بە هاوردە و
لە وڵاتانی ترۆ بۆمانێت ئەگەر خۆراکە لای خۆمان بەرهەم بێت هەم لەژێر چاودێریە بێت لە کاتی بەرهەمهێنانی هەمیش هەم لە ڕووی اقتصادیشەوە سوادەی هەیە بۆ وڵاتەکە. بەڵێ جەنابەت ئاماژەت بە ئاسایشی خۆراک کرد لە هەرێمی کوردستاندا تا چەند بۆ منەم ئاسایشی خۆراکەمان هەیە بەتایبەت کە لە شاری سلێمانی جەنابتان سەرپەرشتیاری ئەو لیژنانن کە بە دوواداچوون و پشکنین بۆ جۆری خواردن و جۆری سەرپێچیەکانەکەن. بە شێوەیەکی گشتی کەم تا زۆر هەمومان گلەیمان هەیە لەوەی کە بڕی خۆراکی پێویست ناتوانین لە کوردستانە بەرهەم بێنین لە هەم لە ڕووی کشت و کاڵەوە زۆر لە پێشەوە نین وەک وڵاتانی تر بەڵام من نتوانم زیاتر باسی سلێمانی کەمەوەی پەیوەندی بەمنەوە هەیە بە شێوەیەکی گشتی توانیومانە تا ڕادەیەکی باش خۆشیاری تەندروستی بڵاوکەین لە نێو هاوڵاتیانە ئەوە گرنگی بێن بە خۆراکە خۆماڵیەکان زیاتر وەک لەو خۆراکانەی هاوردەکراون. ئێمە توانیوانەوەکو لیژنەکانی تەندروستی سلێمانی بەدەل لەوەی کە بە دوای سەرپێچی و کاری نەشیاوە ئاگەڕێن بەدەل لەوەش ڕێنمای هاوڵاتیان بکەین و وەعیەک بڵاوکەین لەناو هاوڵاتیانە کام خۆراکانە گونجاو و چۆن مامەڵە لەگەڵ خواردناکەن و بە چ شێوەیەک بەکاری بێنن. بڵێ کاک لەشکر پێم خۆشە جەنابتان کە بۆمە بە دوواداچوون یان بۆمە پشکنین بۆ هەموو شوێنە گشتیەکان لە بەکارێنان و بۆ من ئەوانش کە شوێنی ئارایشتگا یان سەرتاشخانن پێم خۆشە بزانم هۆکار چییە کە خاوەن خواردنگەکان یا خاوەن شوێنە گشتیەکان هانا بۆ سەرپێچیە بن یان بۆ منە ئاسایشی خۆراک دابین ناکەن لە خۆراکەکانیان کە ئیدەن بە کڕیارەکانیان. وڵی خۆی ئێمە توانین بە شێوەیەکی گشتی قسە لەسەر بابەتەکە بکەین بە شێوەی گشتی توانین بڵێن زۆربەی فرۆشیارەکان پابندن بۆ لە ساڵی 2016 ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 5,000 شوێنی گشتی هەیە کە مۆڵەتی تەندروستیان هەیە لەو 5,120 شوێن ئجراتیان لەگەڵاکراوە داخراوە ینی تۆ بەراورد بکەیت زۆربەی شوێنەکان پابندن بەڵام بە دڵنیاییەوە لەگەڵەوەی زۆربەی شوێنەکان پابندن زۆر کەسیش هەیە پابند نییە. من پێم وایە هۆکاری سەرەکی لایەنە مادیەکە ینی لایەنە مادیەکەەوە لەو کەساکە کە خواردنێکی خراپە بە خەڵک بۆ نمونە هەنێ خۆراکی ئەگەر باسی بە سەرچوونیشی نەکەن ینی هەنێ خۆراک قەدەغەکراوانەیە نرخەکەی لە بازاڕە زۆر کەمە هەنێک کەسی خاوەن بەرژەوەندی لەبەرەوەی سوادێکی زیاتر بکە ئەو خۆراکە بەکارێنێ کە لە ڕووی تەندروستی و ڤێتەنەری و ڕێگە پێدرانەوە بۆ نەگۆشت لە پشتینا دەرنەچۆ بەڵام بەشێکی ناسایی و بە قاچاق ئەیهێنێت و سەرەکەی زۆر هەرزانتر لەبەری سوادێکی زیاتر بکە. بەڵێ ئەو 120ی کە ئەو 120 شوێنی کە جەناب ئاماژەت پێکرد داخراون و ینی ئێستا لە بواری خۆیانە ئیژ ناکەن یان بۆ منە سزا دراون. نەخێر ئەو شوێنایی کە مەداما خصوص سزا دراون بەڵام دوو شوێنیان بە یەکجاری داخرا و ڕێگان نەدراوە کار بکەنەوە. ئەو دوو شوێنە بۆ منە بۆچی داخراون هۆکارەکە چی ئەیان سەرپێچەکان ئەوەندە گەورە بووە کە ئەو شوێنیان پێدا بخرێت؟ بەڵێ ئەو دوو شوێنەی کە بە یەکجاری داخراون یەکەمیان سەرپێچەکان زۆر گەورە بۆ دۆمیشان مۆڵەتی تەندروستیان نەبووە ینی بێشی ڕێگە پێدراون نەبوون ئەو کاری ئەوان کردویانە کارێکەکە ینی ڕاستخۆ پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوە ڕاستە ئەوانی تریش هەر پەیوەندی بە تەندروستی هاوڵاتیانەوەیە بەڵام بەپێی جۆری سەرپێچەکەی بڕیار لەسەر و کارادرێت. ئێمە دواتر باز لە جۆری سەرپێچیەکانەکەین باسی مۆڵەتت کرد ئێوە لەسەر چ بنەمایەک لەسەر چ پێوەرێک مۆڵەت دەدەن بە خواردنگەکان بە سەرتاشخانە و نانەوا و شوێنە گشتیەکان کە بۆونە بەرهەمەکانیان یان بۆونە پێداویستی هاوڵاتیان پڕەکەنەوە. کاری پێدانی مۆڵەت بە ڕێبەرایەتێکی تایبەتمانەیە بۆ مەبەستە بەڕایەتی خۆپاراستنی تەندروستی ئەو شوێنانی کە مۆڵەتی تەندروستیانە درێت لەلایەن ئەوانەوە مامەڵی بۆکرێت ئەو کەسەی کە داوای مۆڵەتەکە چەند مەرجێکی خۆی هەیە بۆ نە نانەوا مەرجی خۆی هەیە فڕن مەرجی خۆی هەیە چێشخانە مەرجی خۆی هەیە سەرتاشخانە مەرجی خۆی هەیە کۆمەڵی ڕێنمایە فۆرمێکە یێنێ ئەو ڕێنمایانە لە شوێنەکە هەبێ مۆڵەت تەندروستی دەدرێتێ یەکەم شت لە ڕووی مەسافەی شوێنەوە حساب بۆ ئەو کاری کە تایەکە بۆ نەگەر مەطعامێک بێ ڕێگە نادرێت دوکانێکی بچووکا بێ یان بۆ سەرتاشخانە بێ فەرقیە بەپێی ئەو بڕیارە درێ ئەو شوێنە مەرجی تەندروستی تیا بێت و بتوانێت هەموو مەرجەکانی تیا جێبەجێ بە دەرلەوە ئەو کەسانەش کە لە ئیشەکە مەرجی تەندروستیانە بێت. بەڵێ کاک لەشکر ئێمە زیاتر لە سەرتا بۆمە لە مەجای خۆراکەوە دەست پێ بکەین بەتابێت ئەو خواردنگەکان و شوێنانی کە خواردنە بەخشنە هاوڵاتیان ئێمە چۆن دڵنیابین لەوەی کە ژەمە خواردنێک لە بازاردا ژەمە خواردنێکی ئاساییە یان ژەمە خواردنێکی دروستە و هاوڵاتیان ترسیان لی نەبێ بۆ منە ئێوە چۆن دەتوان هاوڵاتیان لەوە دڵنیا بکەنەوە؟ ئێمە بە شێوەیەکی گشتی لیژنەکانی تەندروستی سلێمانی بەردەوامی لە پشکنی بەداچوونی شوێنە گشتیەکان ینی
لە هەموو کاتەکانە ئێمە لیژنەی تایبەتمان هەیە بۆ پشکین لە کاتی پشوو بێت شەو بێت عسر بێت یعنی وەنی بڵێ بە پێی داوام لە 12 لە 8 بۆ 12 ئێمە داوامانە ئێمە هەموو کاتێک لە داوامین لە پشکین و بەدوات چوونێن ئێمە دڵنیای دەین هاوڵاتیان وەکو بەڕایەتی گشتی تەندروستی سلێمانی بەردەوام پشکین بۆ شوێنە گشتیەکانەکەین هەر هاوڵاتیەکیش لە هەر شوێنێک هەر شتێکی نایاسایی و تەندروستی بەدی کرێت توان ڕاستخۆ پەیوەندیمان بەدوات چوونی بۆکەن بەڵام من دەتوانم دڵنیایی بەمە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بە بەراورد بە ساڵانی پێشووتر لە سنووری پارێزگای سلێمانی لە ڕووی تەندروستیەوە شوێنە گشتەکان زۆربەی زۆری بەرەو پێشتووە ینی زۆر شوێن هەیە خۆیان پەیوەندیمان پێوەکەن ئێمە ڕێنماییان پێین ینی ئەوە نەبێ ئێمە هەموو خاوەن خواردنگە و خاوەن بەرژەوەندەکانوانەی کە فرۆشیاریان سەر تاشخانەی ئارایشگایە ئێمە ئەو شوێنانە هەمووی بێک چاو نابێت سیرکەین زۆربەی شوێنەکان پابندن بەڵام لەگەڵ ئەوەش هەندێک شوێنمانەیە کە پابندین ئەو ڕێکاری یاساییان لەگەڵاگیرێتە بەر بەڵام دڵنیایی نەهاوڵاتیان لە کاتی ئێستاە ئەتوان بڵێم لە زۆربەی شوێنەکان سلێمانی لە ڕووی تەندروستیەوە لە پێشترە چونکە شاری سلێمانی لە ڕووی تەندروستیەوە لەژێر کۆنتڕۆڵێکی بەردەوامایە بەڵێ ئەم قەیرانی کە بەرەوکی کوردستانی گرتووە نەبوونی بودجێ تا چەند کاریگەری لەسەر ئاسایش و یام تەندروستی خۆراک کردەوە چەند کاریگەری لەسەر کارەکانی ئێوە جێهێڵاوە ناتوانم ئەوە بشارمەوە بەشی خۆی کاریگەری کردووە ینی تۆ ناتوانانی وەکو جاران بە فولی داوام بە کارمەند بکەیت بەڵام خۆشبەختانە بە پشتیوانی بەڕێز بەڕۆبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێز بەڕۆبەری پشکنی و بەداوات چوون لیژنەکانی تەندروستی ئەگەر لایانی مادیش نەبێت لایانی معنەوی و پشتیوانی تەواومان لێکراوە بەردەوام ئەمەش هۆکار ببووی کە بتوانین بە شێوەیەکی ڕێکوپێ کارەکانمان بەڕێوەبەرین. بەڵێ کاک لەشکر بۆ منە لە هەرێمی کوردستاندا ڕۆژانە ئەوەمان بەرچاوەکە یا ئەومان بەرگوێ دەکەوێت کە بۆمە شەوانە لە تەلەڤیزیۆنەکانەوە ئاگاداری دەکرێت کە بۆمە ئەمڕۆ ئەوەندە تەن گۆشت یام خۆراکی بەسەرچوو یا هەر شتێکەوە پێداویستی مرۆڤ و لە چوارچێ ئەم بابەتی ئێمەدایە دەستی بەسەر داگیرا و سووتێنراوە. پرسیارەکەی من ئاوا بەو شێوە ئیکەین بۆ منە ئێمە چۆن ئەگەر ئەم دووتەن خواردنە ئەم دووتەن گۆشتە دەستی بەسەرا نەگیرایە بڕۆشتایەتە نێو ماڵی هەم هاوڵاتیانەوە بۆ من ئێمە چۆن دڵنیا بووینە کە یان بۆ منە چۆن خواردن و خواردنەوەمان تەندروست بێ یان چۆن دڵنیا بین کە خواردنەوەکانمان تەندروستن. بە دڵنیایەوەی بەڕێز باسیەکەی زۆر ڕاستە ئەم لیژانە کە بەردەوام پشکینەکەن بۆ کارە نایاسایە ناگەڕێن زۆر شوێن هەیە کە خواردنی بەسەرچوو یان خواردنی ڕێگەپێنەدرا و شەرنی خواردنەکە بەسەرچوو بێمە زۆر جار خواردنەکان ڕێگەپێنەدراوە ینی قەدەقیکرا و کڕین فرۆشتنی پێوەکریان زۆر خواردن هەیە بە پێی پلەی گەرمی پێویست و شێوازی هەڵگرتن و گواستنەوەکەی نییە بە دڵنیایە ئەو خواردانە گەر هاوڵاتیان بیخۆن زیانی ڕاستخۆیە بێ بەسەر تەندروستیان ئێمە ئەوەی لە توانامان نابێت وەکو تەندروستی سلێمانی چاوپۆشیمان نەکردو و بەردەوام بێشین بەڵام خۆشبەختانە هاوڵاتیان بەردەوام پشتیوانمانن لە کارەکانی ئێمە ینی زۆر کات هاوڵاتیان خۆیان پەیوەندیمان پێوەکەن لە هەر کارێکی ناتەندروست و یاسایی پەیوەندیمان پێوەکەن ئێمە بەداچوونی بۆکەین ئەتوان بە شێوەیەکی گشتی بڵێم ناتوان بڵێم لە ساسە کۆنتڕۆڵکراوە بەڵام بە شێوەیەکی گشتی بەداچوونی باش هەیە بۆ ئەو کارە. بەڵێ هاوڵاتیان تا چەند هەماهەنگ و هاوکارن بۆ منە ئایا ئێوە تەنها وەکو لیژنەیەک ئەدەن بەسەر خواردنگەیەک یا سەر تاشخانەیەکدا خۆتان سەرپێچەکە بین یان بۆ منە پێشتر لەلایەن چەند هاوڵاتیەکە و ئاگادار کراونەتەوە کە سەرپێچێکی لەو شێوەیە هەیە. بە شێوەیەکی گشتی ئێمە خۆمان بە بەرنامەیەکی بۆ دانرا و لە هەموو کاتەکانە داوامەکەین یانی لیژنەی تایبەتمان هەیە بۆ پشکنی بەداچوونی شوێنە گشتەکان یانی ئێمە ئەگەر هاوڵاتیش سکاڵانەکە بەردەوام لیژنەکانمان سەردانی شوێنە گشتەکانەکەن بەڵام بەدەر لەوەی کە خۆمان سەردانی شوێنە گشتەکانەکەن زۆر جار هاوڵاتیان سکاڵایەکیانە بێت ینی پەیوەندیمان پێوەکەن لە ڕێی هەم لە ڕێی پێیجەکانمانەوە هەم لە ڕێی پێیجی تەندروستی سلێمانیەوە یان لە ڕێی ژمارە تەلەفۆنی لیژنەکەەوە پەیوەندیمان پێوەکەن و ئێمەش بەداچوونەکەین زۆر جار هەبوو هاوڵاتی پەیوەندی پێوە کردوین چوین ئەوەی کە ئەو پێوتین ڕێگوا دەرچوو شوێنەکەش کاری نایاسایی کردووە هەندێک جاریش هەبووە پەیوەندیمان پێوەکرێتین بۆ شوێنەکە وانە بەڵام هەر بەداچوونی بۆکەین و هیچ زراتی لەگەڵ شوێنەکە ناکەین بەپی ئەوەی کە خۆمان دەچین بەداچوونەکەین و ئەگەیتن ئەنجام. بەڵێ زۆر جار بۆ نمونە خاوەن خواردنگەکان یا ئەو خاوەنی ئەو شوێنە گشتیانە زۆر جار نکۆڵی ئەکا یا بۆ منە ڕازی نابێت بەو بڕیاری کە ئێوە دەریەکەن یان بۆ هەماهەنگ و هاوکار نییە لەگەڵتانە. ئەم دیاردەیە ئێستش هەر بەردەوامە یان بۆ منە تا ڕادەیەک ئەوانیش هەماهەنگ و هاوکارن وەمل بۆ سزا و بڕیارەکانی ئێوە دەن. شێوازی کارکردنی ئێمە وای کردووە کە ئەو کەسانە نتوان ڕێگری بکەن لێمان چونکە ئێمە ئەو شوێنەی کە ئیجراتیان لەگەڵاکەین چەند ستێپێکمانە یانیوەنی هەر یەکسەر بچین شوێنەکە داخین یەکەم جار ئاگاداری شوێنەکەکەینەوە یەکەم جار ڕێنمای پێین دواتر ئاگاداریەکەینەوە کە ئەو سەرپێچێ ناوە بێ شێوە ڕێگە پێدراونیە ئەگەر پابەند نەبوو ئەو کاتە ئیجراتی لەگەڵاکرێ ینی زۆر کات هەیە شوێنەکە کە دامان خستووە سزاکە یان سەرپێچەکەی ئەوەنە خراپ بووە کابرای خاوەن ئیش وتێتی حەق خۆدانە و دایخن
ینی بە شێوەیەکی گشتی هەنە حاڵەت ڕوبڕوومان بۆتەوە حاڵەتی کەم بەس بە شێوەیەکی گشتی و شوێنانی کە داماخستووە پابندن بە بڕیارەکانمانەوە لەبەرەوەی ئەزان بڕیارەکانمان لە شوێنی خۆیاتی. بەڵێ کاک لەشکر ئێمە زانین بۆ نمونە بوونی تاڵەموویەکی بچووک لە نێو خواردنێکدا هەتاوەکو بەکارهێنانی تەنێک گۆشتی بەسەرچووە ئەمە هەمووی پێ دەگوترێت سەرپێچی. پێمان خۆشە بزانین جۆری ئەو سەرپێچیانەی کە ئێوەکو لیژنەکەتان تۆمارتان کردووە ڕۆژانە ئەیبینن و بە خەڵکی ڕاگەێنن ئەو سەرپێچیانە کامانن. بۆ نمونە پێم خۆشە زیاتر لە خواردنەوە دەست پێ بکەینە بەتای مەطعام و خواردنگە و ئەو دوکانانەی کە بۆ نەشتی خواردن وەکو لەفە ئەو شتانە بە هاوڵاتیانە فرۆشن جۆری سەرپێچیەکان کامانن. بە شێوەیەکی گشتی لە خواردنگەکانە چەند جۆرە سەرپێچیمانێ بۆ نمونە ئەو کەسانەی کە لە خواردنگەکە هیچەکان پێویستە باکوخایانی کەسێتیان پارێزراوە بێ شاگرد و بەڵێ پێرسناڵ دواتر باسی مەرجەکانی شاگردێکی ساغ و تەندروستی ژەکەین باسی خواردنەکە بکەین پێشتر بەنسبە خواردنەکە و خواردنانەی کە لەو شوێنە بەکارێت ئێمە بێ خواردنەکە پشکنینی بۆ کرابێ ئەگەر هاور دەکرابێ و گەر خۆماڵیش بێت لە ینی ئێمە پشکنی بۆ خواردنەکەکەین ئای بزانین خواردنەکە دروستە بۆ بەکارهێنانیان دروست نییە ئەگەر خواردنەکە ینی حاڵەتی بڕاردانی سزاکەی ئێمە لەسەر ئەوە سەرچاوە ئەگرێ بە پێی جۆری سەرپێچەکە بۆ هەنە سەرپێچیە چینە مارکێتی گەورەوە کابرا لەوانەیە ساحب مارکێتەکە بەهۆی نەبینینی دوو پارچە پسکیت بەسەرچوو بێت ئەوە نەبێ ینی شتێکی ئەنقاس بێت یان دەستی بێت ئەوە ئێمە ئاگادارەکەین و چاوپۆشی لەکەین ینی یەکسەر بڕیار نایە شوێنەکە داخرێت یەکەم جار وەکو ئاگادارکردنەوەی ڕسمی پێین بۆ کولیژنە بەڵام ئەگەر چونە مارکێتەکە سیرمان کرد لە ماوەی پێشوا چەندی شوێنمان داخستووە کە بەو شێوە بووە مارکێتەکە چونە سیرمان کرد بۆنە ئەو خواردانەی کە لە مارکێتەکەیە بەسەر چوو بێت بەڵام ساحب ئیشەکە هات بێت لەزگێکی لیا بێت و بەرواری گۆڕی بێت یان شتێکی لەو شێوە حاڵەتێکی لەو شێوە ڕوویا بێت یان خواردنی قەدەغەکرایی هەبێت ئەو خواردانەی کە ڕێگە پێدراون یان شتی بەسەر چوش ئەگەر بە ئیهمالیش بێت ئەگەر بڕێکی زۆر بێت ئێمە هەتاکو 20 پارچەی بچووک بێت یەکەم جار ئاگادارکردنەوەی نیە بەس ئەگەر زۆرتر بێت و بڕەکەی زیاتر بێت ئێمە ئەو کاتە ئیجراتی لەگەڵاکەین و داخین ئێمە وەکو تەندروستی سلێمانی غرامەمان نەهێشتووە لە ساڵی 2015 لەسەر بڕیاری بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی چووکە گەشتوونە ئەو قەناعەتی زۆر شوێن هەیە ینی کارگێکی گەورەیە ئەگەر بێت و ئێمە بەداخستن ئیجراتی لەگەڵان نەکەین ئەگەر 500,000 غرامەیکەین ساحبیشەکە زۆر بێم نەدەبێت لە غرامەکانی بە ئەو سەرپێچی کە ئەو کردوێتی دەقاتی ئەوە پێی بەکارهێناوەتەوە ئەگەر شتێکی ئەنقەز بووێت لەبەر وەکو بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی لە ساڵی 2015 هیچ غرامەیەکمان نەکردەوە بە شوێنە گشتەکان تەنها ئەو شوێنانی کە سەرپێچیانەیە ئاگاداریانەکەین و ڕێنمایانین و ئاگاداریانەکەینەوە دواتر داخستن و ڕێکاری یاسایی لە ئەگەری دووبارە بوونەوەی ئەم سەرپێچیانە بۆنە تۆ مارکێتێکت داخستووە لەبەرەوەی کە لەزگەی ماوەی بەسەرچوون و ئیکسپایر بوونی ئەو شتەی تازە کردوتەوە بەڵام سیرەکەی دوای ئەوەی کە دووسێ ڕۆژ مارکێتەکەی داخستووە دوای مانگێک ئەم سەرپێچیە دووبارە بە دڵنیایەوە ئەو کەسانەی کە شوێنەکانیان داخرێ بەڵێنامەی یاسایان لێوەرەگین لە بەشی یاسای بەڕێوەتی گشتی تەندروستی سلێمانی ئەگەر پابەند نەبوون بە مەرج و ڕێنمای تەندروستیەکان بۆ جاری دوم بەدەر لۆیکەیاندەی بە محکەمە ئەتوانین مۆڵەتەکەشیان ساحب بکەنەوە نێڵ جاری تر کار بکەن. بەڵێ کاک لەشکرە باسی جەنابەت باسی ئەوەت کرد کە خاوەن مارکێتی وا هەیە لەزگەی سەر بۆ منە قوتووەکەیان ئەو شتە ئەگۆڕێ بەوەی بەروارەکەی تازە بکاتەوە لە فەیسبووکە بۆ منە ڤیددیوەکدانراوە هێلکەیەکە بۆ من ماوەی دروستکردنەکەی کاتێک نووسراوە هێشتا ئەو کاتە ماوێت یان هێشتا مانگێکی تر ئینجاگاتە ئەو کاتێک کە کاتی بەرهەمێنەریەتی ئەوە جەنابتە ئەم سەرپێچیان چۆن وڵی ئەوە بەنسبەت هەنێ خواردنەوە کە ماوەی بەسەرچوونی کورتە ینی بۆ شیرەمەنی و ماست و هێلکەوانە ئێمە زۆر بە وردی بەداچوونی بۆکەین بۆ نمونە ئێمە چەند جار ماست لە ئێرانەوە کە هاتە سلێمانی بەدیمان کردبوو لە ینی بۆنە ئەمڕۆ 20 مانگە لە 20 مانگ لە بازارەکانی سلێمانیە بە پێی ڕێنمایی هەر خواردێک لە دەروی سلێمانی لە دەروی کوردستان بێتە کوردستانەوە پێویستە 24 ساعت پێش 24 ساعت دوای بەرهەمێنانی ینی بۆ نەگەر 20 مانگ بەرهەم بێ 21 مانگ بێتە سەر سنووری کوردستان لە دوای ئەوەش بێت 48 ساعتی تر بهێڵڕێتەوە هەر خواردنێک داخلی سنووری کوردستان بێت تاکو پشکنی بۆ کرێنی بەلانی کەمەوە بێت 3 ڕۆژ بەبێت سەر بەرواری بەرهەمێنانی یا ڕۆژ بێ خواردنێک کاگێتە کوردستان ئێمە زۆر جار تووشی و گەشا بووین لە ماسا بەتایبەتی فترەی بەسەرچوونی 21 ڕۆژە خاوەن ئەوان کەسانی کە ئیشی فرۆشتنی ماسەکەن بە تایبەتی هاوردەکان بۆ ماسەکەی دوای 24 ساعت هێنایە حدود دوای ئەوە بەڵێنامەی وەرگیرەوە لە سلێمانی لە شوێنێکە حیج زەکرێ هەتاکو 48 ساعت پشکنی بۆکرێ زۆر جار هەبوو ئێمە دەستمان بەسەر ماساگر پشکنەکەی تاوا نەبوو ساحب ماسەکە خزبیە بازارەوە ئێمە ئەوە بە هەموو شێک ڕێگریمان لێ کردو و ئێستا بەڵێنامەی 100 ملیۆنی لە هەموو خاوەنکارانە وەرگیراوە هەر کەسێک پابەند نەبێ بە ڕێنمایەکانەوە یانە حاڵەتێکی وا ڕووبە ئەو حاڵەتە من پێم وایە تەنها بۆ ئەوە ڕووەیە
لاوانەیە جاری وایە هەڵی پرێن بووێ بەس ئەوە زۆر کەمە ئەو حاڵەتە بۆیە ڕوایە ماوەی ئەو خواردنانە کورتە ماوەی بەسەرچوونیان بۆ نەماوەیەکی درەنگتری لێیە بۆی کە گەشتە کوردستان سەرەتای بێت لە ڕووی تەندروستی و بە شێوە ڕێگە پێدراونێت چونکە کە ئەڵێ هێلکە بۆ مانگێک بەسەرچێ ئەم ماوەی بەسەرچوونە یعنی بە شێوەیەکی تەجروبی تاقی کراوەتەوە بۆ ماسێکدانراوە ماوەی 21 ڕۆژ ئەگەر ڕێژەی موادی حافزەی چەندی تیابێت ئێستا ئەگەر ماسی خۆمان بێت زووتر تێگەچێ ئەم ماسی ئێرانی و تورکیوانە کە 21 ڕۆژە مێنێتەوە لەبەرەوەی موادی حافزەی تێگرێت کاک لەشکر باسی ماست و شیرەمەنیەکانت کە شتێکی تر باز دەکرێت کە ئێستا ڕێژەیەکی زۆر بە ناوی ماستی خۆماڵی و خراوەتە بازار و قسەیەک لەسەر ئەم ماستە ژەکرێک وایە شتێکی تەزویرە یان بۆونە کۆمەڵێ بە تەن شیری وشک کە بەسەر چوایی هەنن کۆمەڵێ شیری خۆماڵی تێکەن و بە نیەتی یان بە ناوی ماستی خۆماڵی و ئەیفرۆشنەوە بە هاوڵاتیان ئێوە سەرپێچی لەمەتان تۆمار کردووە یان ئەمەتان بیستووە یانە بەدڵنیاییەوە ئێمە 2 ساڵ پێش ئێستا کارگێکمان داخستکە ئەو کارەیە کرد و ماسەکەی لە شیری وشک دروستە کرد شیری وشکەکەش بە شێوازێکی ناتەندروست ئامادەیە کرد و ماسی کوردی فرۆشت و ئێمە شوێنەکەشمان داخست و هەم لە ڕووی ڕاگەاندنەوە یامە بەڕاگەیان و درایشە بە یاسا ینی تاکوی ئێستا دۆسەکەی لە محکەمەیە بەڵام بەنسبەت ئەوانەی کە لە دەر ئێستا لە سنووری سلێمانی ئەتوانم ئەگەر لە ماڵانە بڵێم دروستکرێ بە چەند سەد لەگەگی ناوەکو کارگە دڵنیایی ئێمە هاوڵاتیان بەشێگەنە ئێستا بەونە کۆمەڵی لە ماڵان هەستەکرێ هەر مارکێتێ ئێمە چەندین ماڵیشیان پێ وتوین ئێمە ئەو شوێنانی کە دڵنیابین ئەو کاراکەن ئەگەر ماڵیش بێ ئێمە ئەمری حاکمی بۆ ڕێگرین ینی لە ڕێگای دادوەرەوە توانین بچین پشکنی بۆ ماڵەکانی بشکێن بەس بەمەرجێک ڕێگە پێدرای دادوەرمان هەبێ بەڵام بەنسبەت ماستی هاوردەکرا و پێشتر زۆر ماس هاورداکرا لە دەوروبەری سلێمانی و شارەکانی دەوروبەری سلێمانی بۆ مەبەستە وەکو بەشی پشکنی و بەداوچوونی تەندروستی سلێمانی نووسرایەکمان کردووە بۆ هەم بۆ ئەو بنکانەی خۆمان کە لەسەر سنوورەکانن ینی پشکنی بۆ خواردنەکانەکەن هەمیش بۆ بەڕایەتی ئاسایشی سلێمانی کە ئەو ماسانە بە ماسی کوردی داخڵەبی چی ماسی کوردی نیە و پێویستە بە پێی ماسەفاتی عراقی بێ بەرواری ئەگەر ماسی کوردیش بێت سەبوون لە سلێمانی کارگێکی ماسی کوردیمان هەیە حەز ناکەم لای بڵێم بۆیە نەوێ بۆ ڕێکلامێک بەڵام زۆر تەندروستە و زۆر ماسێکی باشە ینی هەر هەمووی بە شیری فرێش دروست دەکرێت بەڵام لەگەڵەوەش ئیشمان ئیزباری کردووە کە لێبڵی لەسەر بێ ماسەکەی بەرواری بەرهێنانەوە بە سەرچوونی لەسەر بێ ینی ئەگەر خۆماڵیش بێ ئەبێ هەر لێبڵی پێوە بێ بەس ئەمانەی کە بە سەتڵ ئەچێتە بازارەوە مەگەر یەکێک بەش ئێمە لەگەڵ یانین و ڕێگریشمان کردو بۆ مەسە چەندین کاروان هاتووە لە ڕێگای بانیمەکان گەڕانومانەوە بەڵێ کاک لەشکر ینی ئەرک و ئامانجی ئێوە دابینکردنی ئاسایشی خۆراک و تەندروستیەکی باشی خۆراکە بۆ هاوڵاتیان بۆ نمونە شتێکی تر ئەبینرێ لە مەطعمەکانە بۆ منە جەنابتان یان بۆ منە خۆیان وا ڕیکلامەکەن کە ئێمە بەکارهێنەری گۆشتی خۆماڵین بەڵام سیر ئەکرێت بۆونە لە دەرەنجامە یان بۆونە کەسێک پیان نەزانێت کە گۆشتی بیانی بەکارێن گۆشتێک کە هەرزان ئەکەوێتە دەستیان نیوەی نرخی گۆشتی خۆماڵی یان بۆ نمونە جگەری مریش کە قەدەغەکراوە زۆربیان ئەمە بەکارێن جەنابتان بۆ ئەمانە چی ئەڵێن ئەم سەرپێچیانە وڵا بەنسبەت ئەو شوێنانەی کە ئەعلانیان کردووە گۆشتی فرێش بەکارێنن ئێمە بە هیچ شوێ ڕێگەیان ناین گۆشتی فرێش بەکارێنن ئەگەر بچین ینی ئەگەر بە دەر لە ئاگاداری ئێمەش ئەو کارە بکەن ئێمە لە کاتی سەردانمانیان هەر هاوڵاتی سکاڵاکێ بچین بۆ شوێنە و گۆشتی فرێشی نەبێ و نووسبێتی فرێش ئەو بەدڵنیان شوێنەکەی داخری و ڕێکاری یاسایی لەگەڵاگیرێتە بەر بەڵام ئەتوان گۆشتەکەش جیاکەمەوە ینی ئەو گۆشتانەی کە فرێژ نییە بەستووە ئەتوان بڵێم هەمووی گۆشتی خراپ نییە ینی چەند دوو جۆرمان هەیە جۆرێکمان هەیە لەژێر چاودێری تەندروستی و ڤێتەرنەریایەتە ئەوانەژە خەنە ژێر چاودێری بەدڵنیاییەوە لەلایەن تەندروستی و ڤێتەرنەری و پشکنی بۆ کرێت و هەم لە پلەی گەرمیش هەم لەکە لە داخڵە بێت پشکنی بۆ گۆشتەکە کرێت شادەی مەنشا و هەمووی پێداویستەکانی لەگەڵایە هەم بەدەرلەوەی پشکنی بۆ کرێ چاودێریە کرێ لە شێوازی هەڵگرتن و گواستنەوە شتەکە بەڵام گۆشتێکی ترمان هەیە بەست و ئەو گۆشتان کە بە شێوازێکی ناساییە توانین بڵین گۆشتی هندیە ئەو بە هیچ بە شێوازێکی ڕسمی ڕێگە پێدراونیە بەڵام جارجارۆکو خۆتان دەبین لە ڕاگەانەکانە دەستی بەسەر ئاگرین بە شێوکی نایاسایی داخڵە بێت باشە کە ئێوە لە مەرزەکان و خاڵی پشکنینی بۆ ئەکرێم ئەوە ناهێڕێ بێتە نێو شارەکانەوە چۆنی ئەگاتە ناو بازار وڵی ئێمەش ئەو پرسیارەکەین چۆنی ئەگاتە بازار بەڵام زۆر جارەیە بۆ ینی ئێستا هاوڕەکانمان لە سنوورەکان پێماڵێن زۆر جار هەیە بۆ نەبارێکی ماستە لە ژێری ژێرۆ 20 کارتۆن 30 کارتۆنێک لەو گۆشتە قەدەغکراوەیان زۆر جار ینی لاوانێ ئەوان نەتوان هەموو بەڕادەکە داگرن سێری هەر هەمووی بکەن ئێمە زۆر جار معلوماتیان ناوێنێ هەم لەلایەن ئاسایش و دەستی بەسەراگیراوە هەم لەلایەن لیژنەکانی تەندروستیەوە بە شێوەیەکی نایاسایی هاتوونەوە بەڵێ کاک لەشکر وەکوەر ئاماژەم بەوەدا ئەرک و ئامانجی ئێوە دابینکردنی
تەندروستێکی باشی خۆراکە بۆ هاوڵاتیان. ئێستا لە تەواوی کوردستان و شاری سلێمانی بە تایبەت لەوەچێ بە هەزارەها عەرەبانە کە پێیان ئەگوتێت دەستگێڕەکان دروست بوون خواردن بە هەموو جۆرەکان لە کەباب و نۆکا و لە ئەم شتانە ئەفرۆشن بە هاوڵاتیان. ئەمانش لە چوارچێوەی بەرنامە و یام چاودێری ئێوەدان یام ئەمان ناشنە ژێر بڕیارەکانی ئێوە. وەڵی ئەوان ئێمە بە شێوازێک تر مامەڵاکەین لەگەڵیانە بەنسبەت دەستگێڕەکان وەکو داخستن ئێمە وەکو خواردنگەیەک نییە کە مۆڵەتی هەبێت و شوێنی خفڵی هەبێت و دایبخین ئێمە ئەوە تۆزە قورسە بۆ ئێمە هەمووکو لابردنیشی ئەوە کاری زیاردەڕەویە ئێمە ناتوانین ئەوکەین بەڵام بەنسبەت خواردنەکانیانەوە ئەو خواردنانەی کە ئامادەیەکەن ئێمە بەردەوام حملاکەین بۆ دەستگێڕەکانیش ینی بزانین خواردنەکان گوتر جگەری مریشک فرۆشتن و هێنانی قەدەغێ بەڵام سەیەکەی ئەوان بەکاری دێنن بەس بەنسبەت جگەرەوە ئێمە هەر شوێنەی بچین جگەری هاوردەکرا و جگەری هاوردەکرا و قەدەخکراوی بەست و هەر شوێنە گۆشتی این جگەری هاوردەکرای هەبێت ئێمە بە شێوە ڕێگەی نایە ئەگەر دەستگێڕ بێت یان خواردنگە بێت هەروە و کەسانی لە دەستگەرەکان ژەبێ خۆشیان پشکنی تەندروستیان بۆ بکرێت ینی ئەبێ سەرجەم دەستگەرەکان پشکنی تەندروستیان هەبێت بەڵام بەنسبەت جگەرەوە جۆرێک جگەرمان هەیە مەزەرەکانی ناوخۆمانە ئەوان بۆ ماوەی 3 مانگ ڕێگەپێدراوە بە شێوازێکی بەستوو ئەو جگەرانە لە ڕووی تەندروستی و ڕێگەپێدرا و ینی ئاساییە فرۆشتن و کڕنی. بەڵێ ئێستا پێم خۆشە بچینە سەرپێچی یان بکەم تەرخەمیەکان لە بواری فڕنەکانە نانەوا و سەمون و ئەوانەی کە لەو بوارە ئیژەکەن سەرپێچەکانی ئەمانەت چۆنین و ڕێنمایەکانی ئێوە بۆ ئەوان کامەیە بە شێوەیەکی گشتی ئەو کەسانەی کە پەیوەندی بە ئارد و هەویر و ئەوانەوە هەیە ئێمە ڕێنمایی شوێنە گشتەکانمان کردووە کەمترین سۆدە بەکاربێن یعنی بتوان ئەو پێکهاتەی کە هەویرەکەی پێتەخەمولکەن لە هەویرەکە خۆی بیکەن ینی چونکە سۆدە زیانی ڕاستەخۆی هەیە بە تەندروستی هاوڵاتیان لە مەعیدا ئەمێنێتەوە بە برووی زەمن زیان بە تەندروستی گەێنێ ئێمە بە شێوی گشتی ڕێنمایە و شوێنانەکەین سۆدە بە تەواتی قەدەخەمان نەکردووە نەمانتوانین ڕێگری لێ بکەین بەڵام زۆر بەکەمی بەکاری بێنن بەدەرلەوە ئەو فڕنەکان کە ژووری هەڵمیان هەیە ژووری هەڵمەکانیان زۆر جارێمە بەداخۆچینە ژووری هەڵمەکانیان بە پێی پێویست نییە ینی هەم لە ڕووی ئەو حەقینە و خەزانی ئاوەی کە بۆ هەڵم بەکارێنن بۆی سەمونەکە پێی هەڵبێ پاکی ناکەنەوە بەرداوامیان لە ڕووی دیوار و هەڵمەکایان ژەنگی کردووە زۆر جار لەوانەیە کێشەمانەیان لە ڕووی لە فڕنەکانە هەنێ جار کێشەیەومانێ سەمون ئەفرۆشن بە سەمونی جۆ هاوڵاتی بەکارێنێوانەی کە نەخۆشی شەکرە و زەختیان هەیە لەبەرەوەی ڕێژەی ئەنسۆلین بەرز نابێتەوە بە سەمونی جۆ زۆر جارێمە چوین بەداخەوە فڕنەکان لەبەرەوەی ئاردی جۆ گرانترە نرخەکەی بە ئاردی گەنم بە بڕێکی کەم ئاردیان تێکردووە جوان تێکردووە لەگەڵەوەیان قاوایان بەکارهێناوە و ڕەنگیان گۆڕی و بەقاوین بە هین فرۆشتیان لە پێشتر ئێمە سەفڕێکمان داخستە سەر هۆکارە ئەی بۆ منە دیاریکردنی کێشی گونکەکان گەورەی بچووکیژە لە نەوەڵا بەنسبەت نرخ و کێش و ئەوانە ئایدی چاودێری بازرگانیە ئێمە بەس لایەن تەندروستەکەی پێوەستە بێمەوە زۆر باشە ئەی سەرپێچیەکانی شوێنە جوانکاریەکان ئارایشتکا و سەرتاشخانە ئەوانش پێم وایە لە چوارچەوەی کارەکانی ئێوەدا بەدڵنیایەوە بەنسبەت ئارایشگەکان بە شێوی گشتی ئێمە زۆر جار کێشەی ئەو موادی بەسەرچوونمان هەیە ینی ئەو مادانەی کە بەکارێنن یان موادێک ماوەیەکی زۆر هەڵە بەسڕ و دایانێن و بەکارێنەوە ئەوانە لەگەڵانە کێشەمانەیە یان ئەو مادانەی کە بەکارێن بەرواری بەرهێنان و بەسەرچوونی پێوەنیە وە بەدەر لەوەش هەنێ شوێنمانەیە بە شێوازی ناسایی تاتۆ ئەەکەن کە لە ڕووی تەندروستیەوە ئێمە بەی شوێ لەگەڵ ینی تەنها چەند شوێنێکی کەمیش لە سلێمانی بە شێوازێکی ڕسمی مۆڵەتی وەزارەتی تەندروستیان وەرگرتووە ئێمە چەندی شوێنمان داخستووە لە پێشترا بەهۆی ئەوەی کە تاتۆ بە شێوازێکی ناساییەکە و بەبێ مۆڵەتی هەبێ و ڕێگەپێدراوە بێت کە ئەوەش ڕاستەخۆ زیانی هەیە بۆ هاوڵاتیان ینی بۆ ئەو دەرزێکە بەکارێنێ ئەگەر بۆ کەسێک بەکار بێت و لە شێوازێکی تەندروست و معقەم و نەبوونی ئۆتۆکلێڤ و پێداویستەکانی ئەگەر کەسەکە نەخۆشیەکی هەبێ نەخۆشیێکی گوەسەرەوەی هەبێ ڤایرۆسێکی هەبێ ڕاستخۆی گوێزێتەوە بۆ کەسەکەی تر ئەی بەڵێ ئەی بۆ منە ئەو شوێنانی کە بە شوێنی مەساج و ئێستا ماوەیە کە دروست بوون ئایا ئێوەش جەنابتان سەرپەرشتی ئەمانەژەکەن یاننا بەدڵنیایە لە ڕووی تەندروستیەوە سەرپەرشتیەکەین و سەردانی و شوێنانژەکەین کە مەساجی تیاکرێت سەرپێچیەکانی ئەوان کامانن وڵی سەرپێکی ئەو شوێنانە بۆ نمونە ئەو کەسانەی کە لەوێن ینی ئەو کەسە بیانانەی کە کاری مەساجکردنەکە نەبێ هەمووی پشتنی تەندروستیان بۆ کرابێ نەخۆشی گواستنەوەیان نەبێ و هەر ئەو شوێنانەی کە بۆ نە کەسێک لە شوێنەکە مەساجی بۆ کرێ پێویستە
ئەو شتانەی کە لەسەری بەکارێت یان بۆی بەکارێت هەمووی ویسپۆسیبڵ بێ ینی تەنها بۆ یەک چار بێت و بگۆڕێت یان ئەو شوێنە مۆڵەتی تەندروستیە بێت و لەژێر چاودێری تەندروستی و لانی پەیوەندیدارا بێت. کاک لەشکر باسی مۆڵەتی شاگرد و کارکەرەکانمان کرد لە سەرەتایە لە ئێستایا سەیرەکەین بۆ نمونە هەزارەها شاگردی عەرەب و بەنگلادێشی و هی وڵاتانی تر ڕۆژهەڵە ئێرانی بێیان تورکی لە هەرێمی کوردستانە کارکردن و لە مەطعەم و شوێنە گشتیەکانە خزمەتی هاوڵاتیانەکەن. سەرەتا ئێوە چۆن مۆڵەت ئەدەن بەمانە ئایا پشکنین تەندروستیان بۆ ئەکرێ و جیاوازی پێدانی مۆڵەت بە شاگردێکی کورد لەگەڵ شاگردێکی عەرەبا لە چیایە؟ بەدڵنیاییەوە ئەوانەی کە خەڵکی خۆمانن تەنها پشکنی پیساییان بۆ ئەکرێ بزانە و کەسە نەخۆشیە یان ناچووکە و لەخوا بەسیابەت تاکو ئێستا هیچ حاڵەتێکی ناوخۆیمان نەبووە لە ڕووی نەخۆشە گوێزراوەکانی بەتایبەتی ئایدزەوە بەڵێ بەڵام ئەو نەخوانەی هاورد ئەوانەی کە دەروی کوردستانن پشکنی ئایدزیشیان بۆ کرێ ڤایرۆسیان بۆ کرێ پێویستە سەرەتا پشکنی ڤایرۆسیان بۆ بکرێ ئەو کاتە پشکنی تەندروستیان بۆ کرێ یعنی فەرقەکەی ئەوەیە ئەوان ئەگەر پشکنی ڤایرۆسیان نەبێ شێڕەکە پێداونی لە شوێنە گشتەکان ئەیشکن. تا چەند نەخۆشی بۆ نمونە ئایا تەنها نەخۆشی گوێزراوە یان چ نەخۆشیەکی ترە بێتە ڕێگر لەوەی کە جەنابتان مۆڵەت بە شاگردێک نەدەن؟ بەڵێ ئەو کەسانەی کە نەخۆشیە گوێزراوەکانیانە وەکو کەبەتی ڤایرۆسی یان هەنێ نەخۆشیە بە عیلاج چارەسەرە بێت ینی بۆ کەسێک پشکنی نەکە کرمی هەیە یان حاڵەتێکی تری هەیە عیلاجی بۆ بڕێتەوە تاکو 2 هەفتە لە ماوەی 2 هەفتە چارەسەرە بێت بەڵام ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە وەکو کەبەتی ڤایرۆسی ئەوانە بێ شوێڕەکە ناین لە خواردنەکانە ئیشکەن. بەڵێ بەس ویستم ببوورە ویستم وڵی تۆزە تەوزیحیش بۆم لەسەر کارمەند ئێمە زۆر جار لە شوێنە گشتەکانە کێشەی ئەو شاگرد و کارمەندانەمانەیە کە کارەکەن ینی پابەنی یانی زۆر جار خاوەنکارەکانیش گیریان خواردەوە بەدەست هەنێ کارمەندەوە کە پابەن ناوێت بە ڕێنمایەکانەوە بوون لە ڕووی پاکوخایانی کەسێتیەوە هەم لە قژ و ڕیش و جل و بەرگەوە کوڵاو و سەدرێ و دەستکێش و ئەوانەوە هەم لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ خواردنەکانە زۆر جار ئێمە کێشەی ئەومانەیە بەداخەوە. بەڵێ کاک لەشکر دیاردەیەکە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان بۆ بربەرەکانەی شوێنە گشتیەکان یا ئەو شوێنانی کە مۆڵەتیان هەیە دروست بووە ئەویش لەسەر شەقامەکان بە شێوەیەکی چڕ ئەبینین کابرایە گەستاوە مەڕێکی سەر بڕیوە و کردوێتی بە دارا و ئەیفرۆشێ بە هاوڵاتیان بۆ نمونە ئەو ماوەیەکی تر وەرزی بەهار و سەیران و هاوین دێتە بەرەوە وە تەپوتۆزێکی زۆر و پلەی گەرمیش بەردەوام لەم گۆشتەدا ینی بووە بە دیاردەیەکی زۆر بەربڵاو لە تەواوی شەقامەکانی شاری بەتایبەت شاری سلێمانی یا پارێزگای سلێمانی. جەنابتان بۆ ئەمە چیەڵێن ئایا ئەمە ژەچێتە چوارچەوەی کارەکانی ئێوە یان لە توانای دەسەڵاتی ئێوانە؟ بەدڵنیاییەوە پەیوەندی بە ڕاستخۆی هەر شتێک پەیوەندی بە تەندروستی وڵاتیانەوە بێ پەیوەندی بە ئێمەشەوە هەیە بەنسبەت ئەو فرۆشتنی گۆشت لەسەر شەقامەکان کە دیاردەیەکی هەم ناتەندروستە و هەم لە ڕووی ژینگەیشەوە زۆر کاریگەری ناتەندروستی هەیە بۆ سەر ژینگە چونکە حیوانەکە لەسەر شەقامەکە سەر بڕێ هەم خوێنەکەی سەر شەقامەکە هەمیش پێستەکەی لە یا فڕیا لەگەڵ پاشەرۆکە لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی بۆنێکی ناشیاو لە شوێنە بڵاوێتەوە. ئێمە کوبڕاتی گشتی تەندروستێمانی بۆ مەبەستە هەڵمەتێکمان دەست پێ کردووە سەرجەم ئەو کەسانەی کە لەسەر شەقامەکان گۆشت سەرەبڕن ڕێگریان لەکەین وەکو مەرحەلەی یەکەم دەست بەسەر ئامێر و ئەو ئامێرانەی کە بەکاریان هەم لە چەقۆ هەم ئەوانەی کە بەکارێنن لەگەڵ گۆشتەکانە دەستی بەسەراگیری و گۆشتەکان تەلەفەکرێ بەڵێنامەی یاساین لێ وەرەگرێ ئەگەر جاری تر دووبارەیەکەنەوە ئەو کەسانەی کە ئەو کاراکەن ڕێکاری یاساین لەگەڵاگیرێتە بەر چونکە ئەو گۆشتانەی خۆتان نەزانن کە لەسەر شەقامەکانە هیچ مەرجێکی تەندروستیتیانی یەکەم ئەو کەسەی کە گۆشتەکە سەربڕێ هیچ پشکنینێکی بۆ نەکراوە خۆی مەرجی تەندروستیتیانە دوم ئەو شوێنەی کە کارەکەی لێکرێ مەرجی تەندروستیتیانە چونکە یعنی تۆ خۆ دەزانێ بێ گۆشت لە شوێنێکی داخراوە پلەی گەرمیەکەی لە 8 نزمتر بێ حیوانەکەی لێسەر ببڕێت وەکو سەربڕین وەکو دوای سەربڕینیش پێویستە گۆشت ئەو گۆشتانی کە لەسەر شەقامەکانە هیچی گۆشت نییە هەمووی ماسوولکێ ینی گۆشت پێویستە بەلایانی کەمەوە 12 بۆ 24 ساعت لە دوای سەربڕینی لە بەڕادا هەڵبگیرێ لە پلەی گەرمی 0 بۆ 4 ینی پێویستە 12 بۆ 24 ساعت و گۆشتە هەڵبگیرێ چونکە کۆمەڵە کارلێکی کیمیاوی فیزیایی هەیە لە گۆشتەکە ڕوویە ئەو کاتە ینی تا ئەو کارلەکانە ڕوونایە ئەوە هەر ماسوولکەیە کە ئەو کارلەکانە ڕوویە پێچی گۆشتەکە بەرز دەبێتەوە گۆشتەکە ڕێگە پێدراوە بۆ خواردن چونکە ئەو گۆشتانەی کە لەسەر شەقامەکان دوو پشکنین هەیە کە بۆ ئاژەڵەکان ئەکرێ ینی یەکەمیان پشکنینی پێش سەربڕین بۆ ئاژەڵەکرێ بزان لە ڕێو گەڕی و ئەوانەی نییە دوم پشکنی دوای سەربڕین پشکنی بۆ گۆشتەکە ئەکرێت و لەگەڵ جگەر و گورچی لەو ئەمانە هیچ لەو پشکنانەی بۆ نەکراوە بەدەل لەوەی کە ئەو پشکنانشی بۆ نەکراوە لە ڕووی پلەی گەرمی و شێوازی مامەڵەکردن و شوێنەکەشەوە یان بۆ نمونە هەنێ نەخۆشی هەیە لە گۆشتە ینی سالمۆنێلا
زۆر کەسانەی گۆشتەکانەکردن لەسەر شەقامەکان گۆشتەکە بۆ کوڵان بەکار نایانن ینی بڵێ ئەگاتە دەرەجەی هەشتا و بەکتریاکە لە ناوە بە زۆربەی بۆ برشاندنە خۆ دەزانی برژاندنیش بەس توێکاری دەروێ برژێن بەشی ناوەی گۆشتەکە نابرژێ ئەگەر بەکتریای تیاابێ بەدڵنیایەوە کاریگەری ڕاستەخۆیە یان حیوانەکە ئاژەڵەکە هینی هەبێت نەخۆشی برۆسێلای هەبێ بۆ منە حەمەی ماڵتە ئەو کەسانە ڕاستخۆ گوێزرێتەوە بۆ کەسەکان چکە خۆی نەخۆشیەکە لە خۆیان دەرناکەێت بەس خۆی وەکوونەوەندەی گوێزەرە وایە کوێزێتەوە بۆ ئینسانەکان. کاک لەشکر بوونی دوو پشکنین یان بۆمە زۆر جار مۆرێکی شین لەسەر وەکۆڵێ ڕانی یەکێک لە ڕانەکانی حیوانەکە دائەنرێ ئایا بوونی ئەم دوو پشکنینە یا ئەم مۆرە بۆ خۆی کافیە کە مرۆڤ بەر ئارزوی خۆی ویستی لەسەر شەقام گۆشتدانێ کە گۆشتێک ببین مۆری لەسەر بێ وەکۆڵە ئیجرات وشتی لەگەڵاکەن یام بەدڵنیایەوە مۆرە بۆ خۆی پەرژینێکی پارێزەرە بەدڵنیایەوە ئەگەر گۆشت لەسەر شەقامەکان بفرۆشێ و لە شوێنی گونجاو نەبێت لە ڕووی مەرجی تەندروستیەوە گەل لە کوشتارگەشت سەر ببڕای حیوانەکە پشکنیشی بۆ بکرێ حیوانەکە بەڵام لەسەر شەقام بفرۆشێ مەرجی تەندروستی نیە لەبەرەوە ڕێگە پێدراونیە بەڵام ئەوانەی کە لە کوشتارگە سەر بڕێ کە مۆر ئەکرێ بەدڵنیایەوە ئەو حیوانە تەندروستە ینی دکتۆری ڤێتەنەری تایبەتی لێیە پشکنی بۆ گۆشتەکەکە دوایەوە پێشەوەی سەریشی بڕن پشکنی بۆکە هەر ئاژەڵێکە مۆری لێدرا لە کوشتارگە بە تەندروستی هاتۆتە دەرەوە بەڵام دوای کوشتارگە شێوازی هەڵگرتن و گواستنەوە و تاعاملکردن لەگەڵیە ئەوەش ڕاستخۆ کاریگەری هەیە بۆ نەگەر لە کوشتارگەش بە شێوازێکی تەندروست بێ ئەگەر بێت لەسەر شەقام بێ هەر بە هەمان شێوە و نەخۆشیان ڕوویتەیەکە ئەگەر پلەی گەرمی بەرز بێت تەپ و تۆز و ژینگە خۆ دەزانی کاریگەری ڕاستخۆی هەیە لەسەری. بەڵێ کاک لەشکر ئێمە باسمان لە سەرپێچی خاوەن خواردنگەکان و شوێنە گشتیەکان کرد ئێستا پێمان خۆشە جۆری سزاکان بزانین بۆ نمونە سزای ئێوە بۆ سەرپێچی کاران بۆ منە لە 10,000ەوە تا چەند ئەڕوا داخستنە و غرامەکردنی داراییە دەستگیرکردنی خاوەنکارەکە جۆری سزاکان پێمان خۆشە و لە بەرامبەری شابزانین ئەم سزایە بۆ ئەم سەرپێچیە دانراوە. بە شێوەیەکی گشتی ئێمە پێشتر خرامەمان هەبوو وەکو باسم کرد ئێستا خرامە ناکەین بە شوێنە گشتەکان بەس سەرپێچ خرامە لە ڕووی پارەوە لە ڕووی مادیەوە بەڵێ ئەویش ئەم قەیرانتان لە بەرچاو گرتویان وەڵی ئێمە زیاتر ئەومان لە بەرچاو گرتووە کە هەنێ شوێنکار هەیە گەر خرامێکی بکەی ینی زۆر بەلایەوە ئاساییە بەڵام شوێنەکەی داناخیت پابەن نابێت ینی بۆ بەلایەوە ئاساییە 500,000 هەر دواییش ئامادەی وەکو دووبارێک کاتەوە هەر وەکو بەرتیل پارەیەکدا لەگەڵ ڕێزما بۆ لیژنەکەیەوە وەڵا بۆ ینی ئامادەیە هەموو مانگێ 500,000دا بەس بۆ ئەوەی شوێنەکەی لیژنەکانی تەندروستی خۆشبەختانە کەس ناتوانێت ئەو بکات لەبەرەوەی بێ شوێ ڕێگە پێدراونیە بەڵام وەکو لایانی سەرپێچیەکە ئەگەر 500,000ش بات ئەو کارێکی کردو بەلانیکەمەوە 2 بۆ 3 ملیۆن قازانجی کردو لەو سەرپێچەیەکە کردوێت ئەگەر 500,000ش بە ئەگەر بەردەوامیشی کاتەوە بە شێوەیەکی بەردەوام کێشینە ئێمە وەکو خۆمان گەشتنەوە قەناعەت و تەندروستی دەمانیش ڕاستە غرامە شتیکارێکی باشە ینی بوونی غرامە بەڵام بڕی غرامەکە زیاتر بێت ینی بۆنە بڕی غرامەکە لە سەرپێچەکە زیاتر بێ بۆی خاوەن سەرپێچی نتوانێت دووبارەی کاتەوە بەڵام بە شێوەی گشتی ئێستا ئێمە وەکو باسم کرد سەرپێچەکان یەکەم جار ڕێنمایان پێین دوایەوە ئاگاداری دواوە داخستن هەتاکو گەشتونەتە ڕێکاری یاسایی و گرتن و محکەمە و ئانەشی تایە بە پێی جۆری سەرپێچەکەی دیارەکرێت بۆ منە ئێستا گۆشت و جگەری قەدەخە کراو کە بەی شێوە ڕێگە پێدراو نییە ینی لە ساڵی 2007ەوە سوور ئەزانێت کە ئەو گۆشتە قەدەخە کراوە ئەگەر هەر کەسێ ئەو گۆشتی پێ بگیرێ ئێمە یەکسەر ڕێکاری یاسایی لەگەڵاگرنەوە دێین بە محکەمە. بەڵێ بۆ نمونە ئەی کاتی داخستنی ئەو شوێنە یا دەستگیرکردن ئەوی ژەر بە پێی سەرپێچیەکە دیاری وڵی من حەزەکەم یەک ڕوونکردنەوە بەم ئێمە کە شوێنەکان داخین شوێنەکانڵێم یەک مانگ دایخە بەس یەک ناگ لافی دەش ئێستا کەشی لافی دەشیان نەما بەس ئەڵێ مێ بەڕاگەیان بەڵام ئێمە وەکو بە تەندروستی سلێمانی هەر شوێنێک ئیجراتی لەگەڵا بکەین شوێنەکەی ئەین بەڕاگەیاندن یعنی کەیات بەڕاگەیاندن زۆربەی خەڵکی سلێمانی بەدڵنیایەوە ئەزانێت ئەو شوێن سەرپێچی کردووە ئەو یەکێکە یعنی وەکو غرامەیەکی مادی وایە بۆ شوێنێکیکەن ینی هاوڵاتیان بزانێن شوێنە کاری ناتەندروستی کردو غرامەیەکی معنەویە بەڵێ بەڵێ تاماوەیەکی زۆر ینی شوێنەکان ینی داخستنیان بەلاوە کێشە نیە بەعزێکیان بەس ئەڵێ لافتەی پێومەکە و ڕاگەاندن زیاتر ئەوان ئەوەی کەسڵی لێ بکەن و بۆی خەڵک نەزانێت من ئەگەردای خەم و نەیەم بەڕاگەاندنیان لافتەی پێوە نەکەم بەدڵنیایەوە لە ڕووی معنەی و کاریگەر ناکات سەر ئەو بەڵێ ئەی دەستگیرکردن و شتی ئەم سەرپەرشتیاری خواردنگەکان ئەوەشتان هەیە یانە وەڵا هەیە بەڵام ئەوە بە بڕیاری دادوەرە بەڵێ بڕیاری دادوەرە بڕیاری ئێمە نییە بەڵێ ئێمە ئەو شوێنانی کە ئیجراتیان لەگەڵاکەین لە بەشی یاسای تەندروستی سلێمانیەوە کاریان لەگەڵ ئەی گرفت و لەمپەرەکانی بەردەم کارەکانی ئێوە چین بۆ نمونە
چ لەمپەر و گرفتێکتانێ بۆەوەی کە کارەکانتان بە شێوەیەکی باش و لە 100% ڕانەپەڕێنن؟ وڵا بە شێوەیەکی گشتی خۆ دەزانین خێرایی دارایی وتم پێشتریش بەشی خۆی کاریگەری کردووە بۆ نمونە هەم لە ڕووی کارمەندەوە ئێمە چەند ساڵە بێت کارمەندا نەمەزراوە ینی لە ڕووی کارمەندەوە کارمەند ینی وەکو ئەوە نییە بڵێ بتوانین تەقی هەمووی بکەین هەم لە ڕووی هۆکاری گواستنەوە هەم لە ڕووی سایارەوە ئەوانەشەوە بەدڵنیایە و کاریگەری کردووە سەرمان بەڵام وەکو باسم کرد ینی معنەویان ئێمە بەردەوام بەڕادی گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەری پشکنی و بەداچوون معنەویان زۆر پشتیوانمان. بەڵێ ئێوە بۆ نمونە ئەگە سەیری لیژنەکانی شاری هەولێر بکەین کەناڵێکی ڕاگەیاندن بەردەوام لە خزمەتیانایە و سەرپێچیەکان جۆری سزاکانی لیژنەکە بۆ ئەو سەرپێچیە ئەخاتە ڕوو بینەران بە شێوەیەکی گشتی وەکو بەرنمێکی لێ هاتووە هەفتانە چاوەڕێی ئەو بەرنمەیەکەن. ئێوە بۆچی تا ئێستا کەناڵێکی ڕاگەیاندنتان نیە کە ئەم چالاکیانتان بۆ بگوازێتەوە یان بۆچی خۆتان وێنەی ناگرن و بیدەن بە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆتان بڵاو بکەنەوە؟ وەڵاوکو پێشتر ئێمە لەگەڵ گەلی کوردستان بەرنمەیەکی تایبەتمانە هەبوو بەنای بەدواداچوونەوە هەر کاری لیژنەکانی بڵاو کردو و هەفتانە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆربەی کەناڵەکان یعنی نەک بڵم کەناڵێکی دیاریکراوە زۆربەی کەناڵەکان بەرنامەی تایبەتیان لەگەڵا کردوین و بە شێوازێکی مەیدانی یعنی کەناڵ هەبووە 2 شەو 2 ڕۆژ 48 ساعت بە بەردەوامی لەگەڵمان بووە کە بە شەو تا 2 شەو دەرچوونمان کردو و کار و ئیشەکانی ئێمە بینیەوە و بڵای کردوێتەوە بینەران ئەتوان بڵێم کەناڵێکی تایبەتمان نییە بڵێم کار و چالاکانی خۆمە تایبەتی لەڕاگەن بەس بە شێوەی گشتی لە زۆربەی کەناڵەکان بەبێ جیاوازی هاوکارمانن و کارەکانی ئەوە بڵاوەکەنەوە. بەڵام ئەگەرەوەی بەڕێز باسیەکەی بەدڵنیایەوە باشترە. شتێکی تر هەیە دەگوترێ بۆ منە بە تایبەت کەبابخانەکان لەگەڵ گۆشتی خۆماڵی خۆمانە گۆشتێکی تریش تێکەڵەکەن کە بکرا بە قیمەش بۆونە کەس نازانێ ئەم گۆشتە کامیان ئەسلی بووە کامیان بۆونە نائەسلی بووە یان کامیان خۆماڵیە و کامیان بیان نییە. جنابتان بۆ ئەم سەرپێچیان چی ئەڵێن؟ ئایا ئەمەشتان لای ئێوە تۆمار کراوەیانە؟ وڵای بەدڵنیاییەوە ئەو حاڵەتانەش ڕوویاوە لەلای ئێمە بەڵام بەنسبەت گۆشتی بەستۆکۆ من ئەتوانم ئەوە بڵێم ینی کە گۆشتی بەستوو بوو ئیمانایەوە نیە و گۆشتە خراپە هەنێک کابرایانی بەڵامی بانگەشەوە کە لەسەر بەڵام ئەو ڕێگەشتی خۆماڵی بەگەر بە گۆشتی خۆماڵی ببێ شێو ڕێگە پێداونێ هەر وەکو ئەگەر یانە بێ گۆشتی بەستۆکە بەکاربێنێت دیان خۆماڵێکە نابێت تێکەڵێکا بەهی شێوە لەبەرەوەی شێوازی هەڵگرتن و ئامادەکردنەکەی جیاوازی هەیە و شێوازی خاوکردنەوەکەی ئەویان گۆشتەکە فرێشە پێویستی بە خاوکردنەوە و ئامادەکردن نیە بەڵام گۆشتە بەستۆکە شێوازێکی تر ماوەڵی لەگەڵاکرێت بەڵام ئەگەر گۆشتەکە ڕێگە پێدراوە بێت و لەسەری نەنووسی بێ شوێنەکەی ئەو گۆشتە فرێشە ئێمە بەلامانەوە ئاساییە بەڵام ئەگەر بنووسێ گۆشتی فرێژە فرۆشم و گۆشتی بەستوو بێ ڕێگەی ناین. بڵێ کاک لەشکر من کاتی بەرنمەکەم زۆری نەماوە کۆتا پەیامی جەنابەت شتێک پێویست بکا بگوترێ من نەمپرسی بێ جەنابەت ئاماژەیەکی پێ بکەی لەم سەر پێچیانەوە ڕێنمایی و ئامۆژگاریت بۆ هاوڵاتیان چیە؟ وەڵام من ئەمێ لێرەوە هەر باسی سەرپێچەکانمان کرد حەزمەکەەوە پرسیارشم لێ بکەی ئایا هیچ شوێنەکەی دەستخۆشی لێ بکەین یان نا ئەمێ لێرە باسی ئەو بکەین لە ماوەی ساڵی 2016 زیاتر لە 26 شوێن لە ڕێوڕسمی ڕسمیە لە بڕاتی گشتی تەندروستی سلێمانی بە سەرپەرشتی بەڕێوەبەری گشتی و بەڕێوەبەری پشکنین سپاسنامەی تایبەتیان بۆ کراوە کە بەوەی پابەن بە مەرج و ڕێنما تەندروستیەکان و هەم لە ڕووی ڕاگەانی شوێنەکانمان بۆ ئەلان کردوون بەڵام ئەو سپاسنامەیەکە بێمان کردووە هەمیشەیی یعنی کاتیە لەو کاتای پابەندە هەتا پابەند بێ سپاسنامەکەی ئێمە لای ئێمێنێتەوە بەڵام هەر کاتێ پابەند نەبوو لێسێنەوە. حەزەکەم لێرەوە سپاسی هاوڵاتیان کەم بە شێوەی گشتی هاوکارمان لە جێبەجێکردنی ڕێنمایەکان و داواکارم لە هاوڵاتیان هەر کارێکی ناسایان بینێ لە خواردنگە و ڕیستۆرانت و ئارایشگە و دایانیگە و مەلاوانگەکان بە شێوەیەکی گشتی ڕاستخۆ پەیوەندیکەن بە لێژەکانی تەندروستی سلێمانیەوە لە هەموو کاتەکان ئامادەین بەداچوونکەین بۆ شوێنە گشتەکان و ژمارە تەلەفۆنی تایبەتیشمانەیە ئەگەر ئاسایی بێ هەر ڕای ئەگەێنین. ئێمە لە خزمەتتان بەس جەنابەت پێ بەر لەوە ئاماژەت بە دایانگا و مەلەوانگەکان کرد ئەمانەژەر لە چوارچەوەی کار و چالاکیەوە بەدڵنیایەوە مەلەوانگەکانی ژێم پشکنی بەردەوام بە مەلەوانگەکانەکەین کۆمەڵی مەرج و ڕێنمایی تایبەتی خۆی هەیە بۆ منە لە ماوەی ڕابردووە با لە دایانگەکانەوە دەست پێ بکەوانی کە منداڵەکان بۆ منە بەخێوەکەن کۆمەڵی سەرپێچی لە شێوازی شیر پێدان و خواردن و ئێمە بەرنامەی خواردنیان هەیە دایانگەکان پێویستە ئەو دایانگانەی کاتی سەردانیەکان یەکەم شت پابەند من بەو بەرنامەی کە بۆیان داڕێژراوە لەلایەن وەزارەتی پەروەردە و وەزارەتی تەندروستی و بە هاوبەشی هین چاودێری کۆمەڵاتی بووبوورە لەلایەن چاودێری کۆمەڵاتی و تەندروستی بە هاوبەشی پێویستە پابەند من بۆ ڕێنمایانەوە لە ڕووی پێدانی خواردنەوە لە ڕووی تەندروستیشەوە ئەو کاری خۆمانە پێویستە
لە ڕووی مەکانەی شوێنەکەەوە تەندروست بێت لە ڕووی پلەی گەرمیەوە ئێمە پار دایانگەمان داخستۆ لەبەر ئەوەی کە چوینە ژوورۆ سێرەکەین دادەکان زۆپاکان بۆ خۆیان داناوە و مناڵەکان لە ژوورێکی ساردا هەڵە لەرزن ئێمە گەرچین هەردایانەکەەوە ئەگەر لە ڕووی پلەی گەرمیش ینی پێویستە پلەی گەرمی ژوورەکەی ئەوە مناڵی تیاابێت لە 25 کەمتر نەبێت جۆرێکی سەرپێچی بەیان کرا کە بۆ منە 50 منداڵ هەر پەنجاکەیان بۆ منە مەمکەی ئەو شتەی کە شیرەکەی تێکەڵ کراوە نا ئەوە بۆ شێوە نەبوو دایانگەیەک بوو لە ڕێی خواردنێکەوە 50 مناڵ تەسەمومی کردبوو ڕاستە هەر ڕاستەخۆ بەڕێوەبەری گشتی داخلی کرد و شوێنەکەمان داخست و کاریاسی بەدەر لەوەش ئەو منداڵانە کاریەکەیان خاوەن بۆ منە قوتووی شیر خواردنی خۆی بووە ئەو مەمکەی کە شیرەکەی تیاخوا هەمووی بۆ منە دوای تەوابوونی منداڵەکان لە شوێنەکە لە سەبەتێکە هەمووی تێکەڵ کرابوو لە کاتێک ئەمە بتێن ئەو ڕێگە پێدراونێ بێسە هەر مناڵێک ئێمە کاچینە دایانگەکانەوە هەر مناڵێک مەمکی تایبەتی خۆی هەبێت لەسەریشی نووسرا بێت ینی خاص بۆ مناڵە بێشی ڕێگە پێدراونێ مەمکی مناڵێکتر بۆ مناڵێکتر بەکاربێنێ هەم لە ڕووی ئەو قاپ و پەرداخوشتەکانی هەر کەسە پێویستی تایبەت بە خۆی بێت ئەی سەرپێچی و سەرپێچی مەلەوانگەکان لە شوێنێکی قەرەباڵەخن لە بەتابەت لە سلێمانیە مەلەوانگەکان پێویستە و ئەوانەی کە بەکارێنن بەردەوام فلترێشنی بۆ بکرێتەوە بپاڵێت و پاک بکرێتەوە پێویستە پێچی ئاوەکانیان لە 6.5 بۆ 8.5 بێت پێویستە کلۆریانیان لە 9 بۆ 1.5 بێت پێویستە بەدەر لەوەش کلۆر پێویستە ئەو کەسانێک کە لە مەلاوانەکان مۆڵەتی تەندروستیان هەبێت پشکنینی میکرۆبی بۆ ئاوەکانیان نەکرێت بە شێوەیەکی گشتی مەلاوانەکانیش چاودێریەکرێن لەلایەن تەندروستیەوە کاک لەشیان من زۆر سپاسی بەڕێز دەکەم هیوادارم ئەم بەرنامەی ئێمە بێتە هۆشیارکردنەوەی خەڵک و کارەکانی ئێوەش ئاسانتر بکە بۆ ئەوەی کە هەر بەڕێزێک لە هەر کۆڵانی خۆیان بێ یا لە خواردنگەیە کە خۆی تیاشتەخوا وە کۆڵێ ڕەخنە و گلەی و پێشنیارەکانی بە ئێوە بگەم پێم خۆشە جەناب ئەو ژمارەی کە پێویستە پەیوەندیتان پێ بکە بۆی سەرپێچیەکانتان پێ بگەن و ئێوەش بە دوواداچوونی بۆ بکەن ژمارەیەکی تایبەتمان هەیە هەر بۆ لیژنەکانی تەندروستی سلێمانی 1970 63 66 ئەوە بەردەوام کراوەی و هاوڵاتیان لە کاتی بوونی هەر حاڵەتێکی ناساییە توان پەیوەندیمان پێ بکەن زۆر سپاسی بەڕێز دەکەم زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ بینەرانی بەڕێز من زۆر سپاسی کاک لەشکرەکەم هیوادارم ئەم بەرنامەمان بێتەوە کارێک بۆ دابینکردنی ئاسایش و تەندروستیەکی باش بۆ خۆراکی هەموو لایەکمان و بۆ گەیاندنی سکاڵا و پێشنیار و ڕەخنە و گلەیی و سەرپێچیەکان لە خواردن و شوێنە گشتیەکاندا ئەو ژمارە تەلەفۆنەکە هی لیژنەکانی بە دوواداچوون و چاودێریە 1970 63 67 دەتوانن پەیوەندیان پێوە بکەن و سکاڵا و سەرپێچیەکانیان لا تۆمار بکەن بۆەوەی ئەوانیش بە دوواداچوونی بۆ بکەن لێرەشدا بەم شێوەی هاتینە ئەڵقەی کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ